دووبارە سڵاوتان لەبێ لە تەوەری سێمە ئەوەسینە سەرەوەی کە شاعیرانی کورد بە تایبەتی شاعیرانی کلاسیکی کورد چۆن باسی خۆشەویستیان کردووە. لەم چوارچێوەیەشدا میوانداری پرۆفیسۆر دکتۆر دانا ئەحمەدمان کردو، مامۆسای زانکۆ کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵمانەیە. مامۆستا دانا بەخێر بیت. سپاسانەکەم هەرگیز. لەوە دەست پێ بکەین ئەگەر بگەڕێنەوە بۆ خۆشەویستی یەکسەر بیری نالی مەحوی سالم ئەم کەسانەمان دەکەوێتەوە کە بەیەکێک لەو کەس شاعیرە گەورانەی کورد دەناسرێن کە زۆر بە جوانی باسی خۆشەویستی و معشوقەکانیان کردووە. کاتە ئەو تێڕوانینانە چی بووە؟ بەیانیتان باش و ئەم ڕۆژە لە عاشقان و لە معشوقەکانیش هەر پیرۆز بە هەردوو لایەنەوە بە هەردوو تەڕەفەکەوە. زانی خاتون کە باسی عاشقەکەین و بە تایبەت ئەیگەڕینەوە بۆ ئەو دەقانەی کە لە سەردەمانێکە هاتوونەتە گۆڕێ، جیاوازیەکی زۆر زۆرە بینین لە نێوان ئێستا ئەو کاتەیە. ڕاستە جیاوازیەکە جیاوازی زەمەنیە، جیاوازیەکە جیاوازی ڕووداوە، جیاوازی باڵێن بیرکردنەوەی ئینسانە، تەکنۆلۆژیای هەرچی ناوەی نایبنێ. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە تاکە جیاوازی زۆر ڕوون لە نێوان ئەو فترە زەمەنیە و ئێستاە، لە نێوان بۆ نمونە نالی و عاشقێکی ئێستاە ئەوە ئەبینین، ئەوە ئەخوێنینەوە کە ئەو سەردەما عاشق بۆ خۆشی نانی بۆ چێژێکی ڕۆحی کراوە، یعنی بۆ پڕکردنەوەش نەبووە، یعنی حەز ئەەکەم بزانی هەموو ئازارێکی جۆرە چێژێکی هەبووە، هەموو دووریەکی مەسەلەن چێژێکی تایبەتی هەبووە، هەموو مەسەلەن بیرکردنەوە لێی جۆرە لە ینی جۆرێ لە توانەوە بووە لە ناو توانەوەی جەستە و لایانی مادی ئینسان بووە لە بۆتە ڕۆحەکەیە. زانی بۆیە مەسەلەن بۆ نمونە ئەڵێ نالی ئەڵێ عاشق سوڵتانێکە هەرگا ڕوو لە وێرانێ دەکا ئاهی سرد و ئەشتی گەرم و قەلبی بریانی ئەوێ، ینی بریانی ینی کەباب بۆ معلومات. ئەم ینی بریتیە لە توانەوەی جەستە و لایانی مادی ئینسان لە پێناو ئاوێتەبوونی دوو ڕۆحاوەیەکەوە. بۆ چونکە ئەگەر عاشق لە مادە دەرچوو وە چۆ با بڵین فەزای ڕۆحەوە، دنیای ڕۆح فەزای ڕۆح ئەو فەزایەیە کە هیچ مودەیەک یا بڵین هیچ ماوەیەکی زەمانی و هیچ پانتاییەکی مەکانی نییە لە بینیانە. فەرقی بینی ڕۆح و جەستە ئەمەیە، فەرقی بینی مادە و ڕۆح ئەمەیە. ئێمە بەگشتی لە هەموو ئەم دنیاە دوو جۆر مەخلوقمان هەیە. جۆرێکیان ئەوەیە کە بە چاو ئەیبینین و یعنی بە حەواسی بە هەستەوەرەکانی مرۆڤ هەستی پێکەین کە ئێستاوە بە 8 هەستەوەر جاران 5 بوو. جۆرێکی تریان ئەوەیە مەسەن ئەیبینی ئەیبیستی گوێ لێ مەسەن ئەسەرەکەی هەست پێەکەی ڕەشەبایەک مەسەن تۆ نایبینی بینەما هەست بە ئەسەرەکەیەکی وەنیە باشە. ئەمە جۆری یەکەمە. جۆری دووهەم ئەوەیە کە نایبینی و هەستیشی پێ ناکەی، بەڵام داینەمۆی سەرەکی ژیان وەکو ڕۆحی ئینسان. ئەزانی ڕۆح لە جەستەیان هەمێنێ هیچی نامێنێتەوە. کەواتە هەر کاتێک عشق معنە ڕۆحەکەی وەرگرت وەکو لە ئەدەبی کلاسیکیا هەیە، باشە ئەو کاتە هیچ پانتاییەکی زەمانی و مەکانی نامێنێتەوە. بۆیە هەمیشە ئەم دوو عاشقە بە یەکەم عاشق و معشوقەکە، غڵەتە بڵێ دوو عاشقنا، عاشق و معشوقەیە لە یەکە ئاوێتە ئەبن ئەتوێنەوە توانەوەی جەستەیی نا، توانەوەی ڕۆحی. زانی بۆیە بەڕاستی ئەبینین کە ئەچینەوە ئەو دنیایەکە کە هەموو ئازارەکانیشی جۆرێ لە شادیە بە ئینسان، جۆرێ لە چێژ و لە خۆشیە بە ئینسان. زانی تەسەوور بکە کە نالی هەمان ئەو عشقی کە بۆ حەبیبە هەیەتی، هەمان ئەو عشقەیە کە بۆ سلێمانی هەیەتی. ئەزانی هەمان ئەو تێکەڵبوونە ڕۆحەیە کە بۆ ئینسانیتی ئێستا زۆر باشە. ئەگەر بینە سەر پۆلێنەکان بۆ نمونە لە ناو شاعیرانی کلاسیکە حرمەتی ڕوانینەکانی ڕەنگە جیاواز بوو بێ، کەواتە ئەگەر پۆلێنی کەین لای نالی چۆن بووە، لای مەحوی چۆن بووە، لای سالم چۆن بووە، لای کوردی چۆن بووە، یعنی پۆلێنکردنە با ئێمە ناوینەکان یعنی باوای ناوبرێن کاریگەری ئەم عشقە چەند بووە لەسەری. ئەخە خۆ زۆر گرنگە. یعنی مەسەلەن بۆ نمونە تۆ ئێستا
نظرياتی تازەی نەفسی سایکۆلۆژی ئەوەیە کە تۆ دەقێگە نووسی ئەم دەقە ڕنگدانەوەی ئەو پاشخانە دەرونیەیە کە کاری لە تۆ کردووە ئەزانی ئەمە یەک دوو وەستایی و شارەزایی ئەم شاعیرە ئەم دەقنووسە وەستایی چەند ئەزانی خاڵی سێهم ئەو تەشبیه و ئەو ئیستیعارە و ئەو وێنە جوانەیە کە دروستی ئەکا لەناو ئەو دەقەیە چی بە تۆ ئەڵێ من بە نمونەیە پێت بڵێمە خۆ جوانترە سێری نالی چی بە حەبیبە ئەڵێ ئەڵێ دەخیلت بم نەخیلی یاڕ و تابی کەوا شیرین و سینە نەرم و دڵڕاق دەخیلت بم نەخیلی یا ڕووتابی ڕووتاب ئەو نەوە خورماییە کە ئەها خۆشە شێکی زۆر خۆشە بە یەکا لچکێ نەرمە بە یەکا لچکێ بنیتە شیدەی لێتە خوارەوە ئەمە ڕووتەبی پێوترێ بە عەرەبی باش ئەڵێ دەخیلت بم نەخیلی یعنی تۆ خورمای ئاساییە ئەو خورمایی بۆچی ئەو خورمایبی دیقەت بە طبیعەتی ئەم خورمایە چۆنە یەکەم نەرمە باش تۆ پەنجەیەکی پیاکە ناو خورماکەیە تامێکەی شیرینەوە نیە زۆر زۆر شیرینە بێ ئەندازە شیرینە پەنجەیەکیا کە دەستێکی لێ ئەی تەماشاکەی زۆر نەرمە وردە وردە بچۆرە ناوە دەستی بە ڕقایەکەکەوێت ناوچی خورماکەی باشە سەری تەشبیهی حەبیبێکی کردووە ئەڵێ دەخیلت بم نەخیلی یا ڕووتابی لە دەرەوە تامت شیرینە کە دەستی شت لێم سینە زۆر نەرمە بەڵام کە دەزە بەمە ناوە دڵ زۆر ڕقە تەسەورەکەی یعنی ئەڵێ کە ئەچیتە ناو دڵت ئەوەندە ڕقە وەکو ناوچەی خورمایەوە چۆن لەو نەرمای و شیلەیەوە ئەگەی بۆ ڕقاییە دڵی تۆ جوایە ئەڵێ ئەم تەشبیهە ئەزانی بەو شیرینیەوە بەو نەرمیەوە چوزام ئەم ناو کە خورمایە لەناو ئەو خورمایەیە یعنی تەشبیهێکی بێ ئەندازە بەلیخە زانی مەسەلە بۆ نمونە بڵێ ئەی شۆخی بێنیاز و گران ناز و غەمزە سووک غەمزەی چاواوەنی ئەیە تیری موژەکەت دڵ کون ئەکا بە نوک تەماشای کون و نوکە تەماشاکە موژە برۆیە برۆیان تیری برۆ باش تۆ تەماشاکە تەماشای وشەی نوک و کونکە نوک نون و واو و کافە ئەی کون چییە کاف و واو نونە باشە ئەڵێ تیری موژەکەت کە نایە لە دڵم هەڵێژێڕێتەوە کونێکە بەچی بە نوکەکە ئەڵێ چۆن ئەم کەلیمەیە کاف و واو و نون بوو بە نون و واو و کاف تۆش ئاوا من هەڵەگەڕیتەوە ڕاستە زۆر جوانە تا ینی کەلی کە تەماشای ئەکەی مثلا مەحوی طبعا ئینسان کە تا باسی کاکەمە شتانە ئەڵێ باسی خۆیەکە ئەڵێ عاشق ئینسان وا لێ ئەکا کە بگری هەتا قیامەت محەبەت ئێشی زۆرە ڕێزی لێ تۆ تەماشاکە ئەڵێ ببوورە ئەڵێ هەتا قیامەت محەبەت ئێشی زۆرە ڕێزی لێ ئەگرم ملاحەزەی خۆمەیە عاشق ڕێزی زۆر نییە ڕێزی لێگری ڕیز چکە پێی ناگەی نابێ پێی بگەی لەسەر خۆچوونە شەیدابوونە قوڕپێوانە سووتانە لەسەر خۆچوونە شەیدابوونە قوڕپێوانە سووتانە هەتا قیامەت محەبەت ئیشی زۆرە ڕیزی لێ ئەگرم نەک ئێشی زۆرە ڕێزی لێ ئەگرم ئەڵێ مشکلەی عاشقەوەی تەواو نابێ کە تەواو بوو تانی نامێنێ لەو تێڕوانینەی کە بەڕێزت باست کرد با بینە سەر ئەوەی کاگەر بگەڕێنەوە بۆ شاعیرە کلاسیکەکان زۆر بە وردی ینی خۆشەویستی و عشقی خۆیان دابەش کردووە لە نێوان معشوقەکەیان لە نێوان نیشتیمان لە نێوان بۆن منە سروشت کاتێک کە بشگەڕێنەوە ئێمە بۆن منە کاتێکە لە سەرەتاییە ئەدەبیاتمانە خوێن ئەمان بینی یانی بۆن ئەیود دڵدار شعری بۆ نیشتیمان بۆ خۆشەویستی یان بۆ کۆمەڵێک تەوەر نووسیوە ئەمەیان جیاوازە باشە من مەبەستمەوەیە چۆن بتوانین ئەو عشقی لە ناو خۆمانایە
جگەل لە بۆ خۆشەویستەکەمان چۆن دابەشی بکەین چکە خۆشەویستی کاتێ لە ناو خۆ تاڵە دەست پێ دەکات ئەتوانێت بیکەیتە چەندین بابەتی دیکە. ئەمە پرسیارێکی زۆر جوانە و ئێستا بەداخەوە خەڵک ئەم بابەتانی تێکەڵ بە یەکتری کردەوە دەست خۆش بە زۆر جوانە پرسیارت کرد. سەنعەت لە خۆشەویستی جیاوازە سەنعەت پیشەیە کردنی ئامێنەیە باش کاتی خۆی ینی شاعیری چاک ئەوە بووە کە لە کۆمەڵێک خۆی لە کۆمەڵێ بابەتەوە بە مەسەرەن لە بابەتی نیشتیمان پەروەردەیەوە بە مەسەرەن خۆی لە بابەتی کۆمەڵایەتیەوە بە خۆی لە بابەتی زاتیەوە بە و لە خۆی لە بابەتی عاشق و خۆشەویستی بە حتا خۆی لە بابەتی هەندێک گفتوگۆ بە ینی حیوار بە حیوار بە لەگەڵ مجتەمع حیوار بە لەگەڵ مەسەر ئەوی کە گۆرانێکە مەسەرەن لەگەڵ جوتیار و فەلاحە گفتوگۆکە حیوارەکە شعریشە ها ئەزانی مەسەلا بۆ نمونە ئەمانە سەنعەتن سەنعەت تێکەڵ ناکرێت لەگەڵ خۆشەویستیە ئەم دوو شتە فەرقیە ئەگەر لێبێ دوو جۆر خۆشەویستی هەیە خۆشەویستیەکیان ئەوەیە کە تۆ معشوقێکی ڕۆح و جەستە بەرامبەرتە معشوقی دووهەمیان خۆشەویستی دووهەمیان ئەوەیە کە تۆ ئینتیمات هەیە ئینتیما فەرقی هەیە دوو شتە خاک تۆ ناتوانانی خۆشەویستی لەگەڵ بگۆڕیتەوە بەڵام تۆ سەر بە خاکەکەی تۆ ئینتیما وابەستەی ئەو خاکی تۆ وابەستەی و نیشتیمانەی تۆ وابەستەی و کۆمەڵگەی تۆ وابەستەی با و باپیرانی خۆتی ئەمە ئینتیمایە مە خۆشەویستی نییە مە خەڵک تێکەڵی کردووە ئەمە یەک جۆری یەکەم جۆری دووەم ئەم تێکەڵکردنە وای کردووە خاتون ئەم خاڵە زۆر گرنگە مەفهومی خۆشەویستی و ئینتیما کە تێکەڵەکەی بەیەکەوە جۆری سێمیە تەکایەوە ینی باڵێن ئایکۆنی سێم دروستە بێ ئایکۆنی سێم چییە؟ بریتیە لەوەی کە تۆ ئەکەویتە حاڵەتێکەوە بە دوای ڕاست و غەڵەت ئاگەڕێ ئەمە زۆر خەتەرە تۆ سەماشاکە ڕاست و غەڵەت چییە؟ تۆ دیقەتی شعری ئێستا بە ئەمە کە ئێستا نووسرێ زۆربەی باسی خیانەتەکە و درۆکە و نازانم دوورکەوتنەوەکە و چی ئەکەوانە هەمووی گریان ئەمیز لەسەر خاڵت بە وردیش بۆستین شعری ئێستا و شاری کلاسیک ئەمە خۆشەویستی نییە ئەمە پێی ئەوەی قۆناغی دوای خۆشەویستی ینی خۆشەویستی نەکردووە تۆ بۆ ئەگەر بتکردایە ئەگەر تۆ خۆشەویستی وایە شتەی ناشرینیش بە جوانە بینی ئەمە فەرقی بینی عاشق و غێری عاشقە فەرقی بینی ئینسانی عاشق لەگەڵ غێری عاشقە ئەمەیە تۆ ئەو معشوقەت هەرچی بکە هەر جوانە ئەوە نییە نالی ئەڵێ پێم ئەڵێن مەحبوبە خێلوقی چەمەلی شەڕەکە خێلێکە خێلی عیبێر ئینسانەوە نیە بەس لێی بۆ بە نەخش خێلوقی شەیە تەراجووی نازی نەختێ سەر دەکە ئەزانی لەبەر ئەوە فەرقی بینی ئینتیما و عاشق ئەمەیە لە ئینتیما شتی ناشرینە بینی اعتیادیە ئەزانی بەڵام لە ئینسانی عاشق لە معشوقا نابێ ناشرینی ببینێ. دکتۆر دانا هەر لەو تێڕوانینەی کە باست کرد کە ئێمە ئەکری لە ڕێگەی عاشقۆشتەکانی دیکە بە جوانی ببینین ئێستا گەر بگەڕێنەوە بۆ شاعیرانی خۆمان شاعیرانی کلاسیک هەروەها ڕۆمیش کە زۆر بە جوانی لەسەر ئەم بابەتانە دەوەستێم بۆ منە باس دەواکرێت کە بۆ عشقیان ئەو کەسە بێتە جامێک و من ئاوەکەی لێ دەخۆمە مەیەکێکە لە شاعرە زۆر دیاریکانە بەڵێ کەواتە یعنی ئەم جیاوازیە لە نێوان شعری کلاسیک و شعری ئێستا بۆ ئەم تێڕوانینەی کە لەسەر خۆشەویستیە چکە بۆ من شعر زۆر زۆر کاریگەری هەیە من بەیانی هەڵەستم ئەیخەمە سەر شعرێکی کلاسیکی مەحوێ دێڕێکی مەحوێ خوێنمەوانێ ئەتوانێت ڕۆژەکەم زۆر جوان بکات هەر بۆ تێڕوانینەی کە بەڕێزت باست کرد بەس شعرێکی ئێستا خوێنەوە کە باس لە خیانەتێکا لە خۆ تێڕوانینەکەی ئەو ڕۆژە دەگۆڕێ ڕۆژبین دنیا بە تاریکی بینی باش تۆ تەماشاکە تۆ گەر بەیانیەک ئەو معشوقەی کە هەتە سڵاوێک لێ کرد جوابی ناییتەوە یەکەت لە گرانە بێوانە دەچنە مەحیوانە ئەڵێ لە ڕێی ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەناپێمە دەسا خاکی هەموو عالم بەسەر خۆمانەکەم چی بکەم تۆ دیقەت بە ها ئینسان کە بەسەر ئەو گلەیەوە کاکە پێنێ ناوە تۆ تەماشاکە نەکوڕ خۆپەلە بکە
ها إنسان بس الأرزاق روا بس الخلا روا ماش الله من شو ما بر قاتشي بوي بيم بيامنا شو تكالي خلا كم بوي بيم بيامنا إيه باش بيننا هنا بولا كبيني مني بيني بولا يا روي إيه ما بين تورابين منيا هناشي نو بلا یان خۆمان ناخێنە و ئاستەوە یعنی دەمە ناڵێ ئەڵێ چووم خۆڵی هەموو ئەم دنیایم کۆ کردەوە یان بەسەری خۆمە ئەزانی بۆ بۆی ئەو تۆزە خۆڵەشی بەرکەوێتە ئەو پیاڕۆشتو ڕاستە سەیری فەرقە گەورەیەکە سەری و عاشقەکە ئەبێتەوە شتیوە لەبەر ئەوە یعنی ئاهای بەڵێ ینی ئەگەر من و تۆ بین ئەی باشە ئەڵێن چۆن کابرا من چوومە بەر قاچی سڵاوێکی دەنەکردم ئەو ناڵێ پێی نەناوە پێمە ئەنجە کە پێی نا پێما چی بکەم مەجبورم بۆ ئەوەی کە خۆڵی ژێر پێکەیم دەستکەوێ باشە خۆڵی هەموو دنیام کردو بەسەری خۆمە باش زۆر باشە دکتۆر دانا ئەگەر بینە سەر ئەوەی کە لێستا زورفەکە گۆڕاوە گیانی سرمایه‌داری هەیە تا چەندە کاریگەری لەسەر ناو بەڵێ بۆ لە ڕوانگەی ئەدەبیاتەوە قسە بکەین تا چەندە بۆ نمونە ئەم بارودۆخی کە ئێستاە ئەم سیستەمی سرمایه‌داری باڵی کێشاوە بەناو ئەدەبیاتی ئێمەشە ئەمە لە نالی و مەحویەوەینە سەر کۆمەڵ ستایلی دیکە کە بە جۆرێکی تر تێڕوانینیان هەیە لەسەر خۆشەویستی خۆی زۆر گرنگە ئێمە بزانین کە تەطعیمکردن و تێرکردنی جانبی مادی ئینسان لە خواردن و لە تەندروستی و لە هەموو شتێک چەند گرنگە تێرکردنی لایەنی ڕۆحی ئینسانی شەوەندە زیاتر گرنگە ئەزانی و ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم ئەوەیە کە ئێمە تێبگەین لەوەی کە مەسەلا بۆ نمونە تۆ کاتی خۆی بۆ ئەڵێن لەم شارەیە لەم شاری سلێمانەیە ئەڵێ چوار خێزان لەناو لە حەوشەیەکە بوو لە خانوویەکە بۆ چونکە ئەوەندەیان بەس بووە لە جانبی مادیەوە بەلوعەیەکیان بەس بۆ بۆی بەشیان بکە بۆ چکەوان گرنگیان بە جانبی ڕۆحی خۆیان ناو ئەمە یەک دوو سەردەمی استقراری خەیاڵە بووە ینی خەیاڵێ متەوەتیر نەبوو ملا بۆ لای بڕە ینی ئەوەندە تێکەڵی دنیای مادە نەبوون کێشەی ئینسانی ئێستا ئەوەیە تێکەڵی دنیای مادە زۆر بووە وە جانبە ڕۆحەکەی زۆری مال کردووە ئەزانی تۆ ئەزانی مەسەلەن بێخۆت ئەمەندە تێکەڵ بووە لەگەڵ عاشقا ئەمەندە تێکەڵ بووە ئەمەندە چۆتە ناوە وەختێ باسی خۆشەویستی خۆیەکە بۆ پێغەمبەر درودی خۆی لێبێ تەشبیهێکا بە لەیلا ئەزانی ئەتلێتەوە گاهێ بە خەیاڵی خەت و خاڵی ئەخولێتەوە گاهێ بە چرای شەوقی جەماڵی نازانی ئەگەر چۆنە بەدەست دەردەوە حاڵی وەک پوش و پەڵاشێکە بەدەم باوەڕووی من ئەوەندە هاتۆتە خوارەوە ئەوەندە بێوەزن بووە وای لێ هاتۆ بۆ پوش و پەڵاش دڵی بێخۆت ئەزانی چونکە ئەڵێ جێگەی هیچ شتێکی تیا نەماوەتەوە جگەل لەو جوانێ هیچ جوانێکی کە نامینێ ئەزانی ئەم ئیستیقرارە لە خەیاڵە ئەم سەقامگیریە لە خەیاڵە کارێکی وای کردووە کە ئەوەندە گرنگی بە جانبی مادی نەدات بەینەما ئەگەر لێبێ ئەو حاڵەتی کە دروست بۆ ئێستا حالیان حاڵەتەکە لە لایەنە ڕۆحێکەوە گۆڕاوە بۆ لایەنی مادی یعنی لایەنی مادیەکە زەڵکراوە سەر لایەنی ڕۆحەکە بۆیە تۆ ئەبینی ڕۆژانەڵی خەڵک خۆیە کوژێ و خەڵک تووشی کە ئابا بێ و نەخۆشی دەرونی زیاکە و گرەی دەرونی بۆ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ئەو جانی بە ڕۆحی ئیمال کراوە ئەو جانی بە ڕۆحیە نەماوە وە شتەکان تێکەڵ کراون بەسەرەکە شتە جوانەکان ئێستا عیبەن ئێستا عاشق عیبێ بەینەما بڵندترین مەعنا لە ناو دنیای عاشقا جوانترین مەعنا لە ناو دنیای عاشقا ئەزانی عاشق لە حاڵەتێکە ئەزانم کاتێکە تەواو زۆر بکرێمێ بڵێ عاشق لە حاڵەتێکایە ئاستێکە کە ئینسانی ئەگاتێ لە تەسەوفا پێوتێ ئەلفەناء فی الله تۆ لە خواش هاتوویتەوە ئەزانی لە خوای ئەتویتەوە ئەوان لێ گەیتەوە ئاستا اینجا چۆن لە ناو ئینسانێکە ناتویتەوە بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆر دانا ئەمە وەکو بۆ قەدیمەیە سیر کرد نەو هێش دوو شعری جوان بخوێنەوە تێگەیشتی دەبەرەوە ئێمە بەرنامەی ترمانە بێت دیارە کە شاری کلاسیکی و تێڕوانینی جیاواز لە شاری کلاسیکی زۆر بایەخی هەیە و ئێمەش زۆر وەکو کوردستان 24 گرنگی پێین دووبارە دەستەکانە خۆش بێت کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی بەم تەورە جوانەی کە بۆت ئامادە کرد